ساوتە نەبێ بینێرانی کەناڵی ئاسمانی پەیام من عیمران ئەمیر خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی پەیامیتەوە بە ئێوەی خۆشەوی شاد بوومەوە هیوام وایە هەمووتان لە ساق و تەندروست بن بێگومان ئەو مانگەی ڕابردوو مانگی ناخۆشی بوو یعنی مانگی نەخۆشی بوو هەمووتان نەخۆش کەوتون لەوانەیە بەشێکی زۆری کەوانە ئێستا بینەرمان بن نەخۆش کەوتوو بن لەبەرەوەی وەرزەکەمان گۆڕا و کە شواش گۆڕانکاریەکی بەسەردا هات دوام وایە ئەوەی کە چاک نەبووتەوە خوای گەورە شیفای عاجلی بۆ بنێرێت و ئەوەی کە چاکیش بۆتەوە سەردانی نەخۆش بکات چونکە خێرێکی گەورەیە ئەزیزانم من نامەوێت لاڵقەیەم جارم باسی نەخۆشی بکەم بەڵکو دەمەوێت باس لە دەردێکی کوشندە بکەم کە هەمومان بەدەستیەوە دەناڵێنین ئەویش کەسە دووڕووەکانە بێگومان کەسی دووڕوو لە هەموو زەمان و کاتێکدا هەبووە لە زمانی پێغەمبەر گەر سیرە بخۆینەوە چەندین کەسی دووڕوو هەبووە و لە ئێستا کەدا کە بەهۆی ئەم قەیرانی داراییە و بەهۆی دووڕووی بەردەوامی حکوومەت خەڵکی دووڕوو زۆر بووە و ئەمڕۆ من دەمەوێت بچمە نێو هاوڵاتیان و بپرسم بزانین ئاخۆ دووڕوو چییە ئاخۆ بەچێ دەوترێت دووڕوو ئەخۆ چی بکەین بۆی دووڕووی بمبڕ بکەین ئەخۆ ئەوان بزانە چی بە کەسە دووڕووەکان دەڵێن بۆی چارەسەری دووڕووی بکرێت من ڕاو سەرنجی ئەوان بۆی وا دەگواستمەوە بینەر و بیسەرمان بن بەڕای تۆ دووڕووی چییە؟ دووڕی ئەوە دەگەینێکە کابرا بێنمەک بیتن لە کنەت و خۆی وان نیشان دەدا کە دۆست و برادەرتا کە تو لێ زیادە بیەوە دەستەکەم برادرێش کە زەمی جوو دەکات ناوی تو بە خراپە دەینی کەسی دووڕوو بۆ کەس مال نییە دووڕووی چییە ینی شتێک پێی دەڵێی دووڕووی کەس لەگە یەکدری ڕاست نییە دووڕووی درۆکردنە لەگەڵ کەسانی چاردەورت کەسە خۆشەویستەکانت کەسە نزیکەکانت یعنی شاردنەوەی ڕاستەقینەی خۆتە وگەینە برۆدارێکی حتا ئۆخفتنێکی لێ چێتکەندا نێک زۆڵەمێکی یانێکی غەدارێکی مەشهور ببن و مرۆڤێکی زاڵم و خراپ دەستخوشێکی لێ بکەن دووڕووی بەڕای جەنابەت چییە؟ چ شتێک پێی دەڵێی دووڕووی؟ ئەگەر بگەڕێنەوە پێش 2003 ئێمە ژیانمان جۆرەك بوو کۆمەڵایەتی بووین دووڕوو نەبووین دەمامکمان نەبوو ئەو شتانەمان نەبوو بەڵام دوای 2003 کرانەوەی کوردستان بەڕووی جیهاندا بە جیهانی بوون هەموو شتەکانی واژش کردەوە هەموو شتەکانی گۆڕی ئەویش چ دووشت گۆڕی یەک وجدانی مرۆڤایەتی لاواز بوو دوو بزنس پارە وە دەزانم پارە خۆشیە نا هەژارەکان خۆشتە دەژین لە دەورەمەندەکان کاتیان نییە بەڵام هەژارەکان دایمان پڕکاتن دایمان ئاسوودەترن هەژارەکان قافوو بکە هەژارەکان دووڕوو نین ڕازگۆنە دنیا شتکە با کاتان لێ نەکوژم ڕازگۆنە یەک ڕوونە دووڕووی یەک دراو نین دەوڵەمەندەکانی شتیاندایە بەڵام هەندێک بزنسمان ڕووی دەورەمەندیشان ناشیرین کردیە لە ژیانت کەسی دووڕوو ناسیە لە ژیانی خۆت ئەمە زۆر بازمدا تا گەیشتمەوە ڕۆ حەوتە سارە بەس دەخینمەوە زۆر بازمدا کە گەیشتیمە ئەوڕۆ زۆر دووڕوم بەڕێ کردی زۆر دووڕوو ڕازگۆیی دەتگەیتە هەموو شتەچی ڕازگۆیی بەڵام ڕازگۆی لە ئێستادا بە نەزان بە فەقیر کۆمەڵک سیفەت دەدەنە پاڵی باشە دووڕووی چۆنە ینی بەلای تۆ دووڕووی دەمامکە تو خۆتنی لەگەر من تو خۆتنی تو کەسەشتری تو کەسەشتری لەگەم ئەو دووڕوویە ناگوزارێ ناگوزاری نابینی تەلاق لە زەوا زۆرترا دووڕوون شتا ئەزاگەر شتێک بازکەن وەزان ڕۆشنبیری بۆ دەمامکەیە نەخێ پیرەمێردی شاعیر هەزار ڕەحمەت لە گەورەکەی دەرێ بەو کەسە دەڵێن دانا و زانا ڕۆشنبیر کە ڕێز بگرێت لە ژن و منداڵ لا و پیر شاعیران دڵناسکن نەکەن دڵ پڕلەقین حەرامزادەیە شاعیرتانە بدات لە دین زۆر سپاس تۆکو گەنجێک دووڕووی بەچی ناودنەی ینی دووڕووی لای تۆ چییە؟ سەرەتا دەستخۆشی بەرنامەکەتانێ دەکەم بابەتێکی جوانە لەسەر دووڕووی کە ئێستا دەبینین لە وڵاتەکەماندا زۆربەی خەڵکی کە دایان بینین هەموو دەمامکێکیان داپۆشیوە ئەویش دەمامکی دووڕوویە زۆربەیان کە دێنە بەرامبەر و قسە لەگەکەن زۆر بە جوانی سەرەتا دێنە پێشت کە دواتر دەیبینی قسە و کردارەکانی یەک نەبوو ئەوە پێیان ئەڵێن دووڕوو چونکە کەسێک بە ڕازگۆ دادەندرێت
کە قسە و کردداری یەک بێ دووڕوو لای تۆ کەسەیە کە قسە دەکات و عملی لەگەڵ ئەمەلی لەگەڵدانە و ئەو کەسەی قسەیەک لە لای تۆ دەکات دواتر لە لای کەسێکی تر دەکات ئەو قسەیە واتە بێتە فیتنە بینی دوو کەس ئەمەش هەر لە بەشێکە لە دووڕووی چکە ئەو کەسە خۆی بە باش دەزانێتون دێتن ئەو قسەی لە لای تۆ دەکاتن بەڵام دەچێتە لای کەسێکی تر بەناوێکی تر باسی تۆ دەکاتن لە ژیانت کەسی دووڕوو هەبوونە بەڵێ زۆر هەبوونە ئەو کەسانەی کە ئێستا کە زۆریانم بینیوە وەها درۆ دەڕازێنەوە گوناحە باوەڕیان پێ نەکەیت کە دایان بینی کە درۆکان ئەواندا جوان یەکەن گوناحە باوەڕیان پێ نەکەین بەڵام ئەوان نقمی درۆ بوون وەکو ئاو خاردنەوەی لێ هاتووە لای ئەوان بەڵام پێیان دەڵێم دڵنیابە ئەگەر ئەوان ئاو بن ئەوە خنکان هەیە واتە ڕۆژێک دێ تێدەکەون چونکە با دڵیشان خۆش بێ چونکە خوای گەورە لە قورئاندا سوورەتێکی بەناوی منافقین داناوە واتە چی دووڕووەکان کە خوای گەورە دەفەرمێتن لە ژێری جەهەنەمدا شوێنیان بۆ کراوەتەوە اینجا دووڕووەکان بە هەموو جۆرێک دەگرێتەوە دووڕوو لە دین دووڕوو لە هاوڕێتی دووڕووی لە کۆمەلگادا قسەیەک بۆ گەل بکەی بۆ وڵاتەکەت بکەی بەڵام نەگەێنە جێ دەکات تۆ چی نەتگەیان کە نەتگەیان میلەتەکەت کەسانە دەڵی کە دووڕوونە دەتەوێت لێرەوە چ پەیامێکیان ئاڕاستە بکەیت دووڕووەکان بەڕاستی تەنیا ئەوەندەیان پێ دەڵێم با بە خۆیان دابچنەوە هێشتان کات زووە چونکە مرۆڤ ئەگەر 100 ڕووی هەبوو لە دنیادا ئەی بە چ ڕوویەک دەگەڕێتەوە لای خوای گەورە بە یەک ڕوو بژی چونکە مردن یەک جارە و ژیان یەک جارە بەڵام کە تۆ بە جوانی ژیای و بە یەک ڕووی ژیای لای خوای گەورە ژیانێکە بێ کۆتاییە دووڕووی چیە ینی شتێک پێی دەڵی دووڕووی کەس لەگە یەکدری ڕاز نییە بەڕاستیت پێ بڵێم کەسی دووڕوو دیتە لە ژیانی خۆت زۆرم دیتووە زۆریشم دیتووە هەزاران جاریش پێ دەڵێم شەخصی ئێستا ناو ئەو وڵاتی دەژی دیناری ئەمڕی لە بەرچینیە پێگەی ئێستا لەو زروفەی هەموو ئەوەکان دەرێم نەک برێم کۆمەڵگا هەر هەموو کۆمەڵگایەکان لەگە یەک دەست بن با یەک دەست بن با لەگە یەک دری بن مەعاشی بدەن موچەی بدەن وەرە سەری و فەقیرەی بکە فەقیر هەیە بە قورئان نانی عەمەڕی نییە لە بەرش نانی بخوا تێدەگەی باشە تۆکو من گەنجێک پرسیارێک لێ دەکەم سەیری هەر مندارەشی دەکەی وەرە بزانە 450 لە بەرچی نییە بۆ بزانم لە بەرچە لەبە ئەوەی کەس لەگە یەکدری ڕاز نییە تێگەی باوچی موچەی نییە یان زۆر دەبینی ئەو حکوومەتە زۆرزار لەگەڵ ئەو خەڵکی خۆی کەس ڕاستگۆنیە لەگە یەکدری ڕاز نییە بۆ کار چیە بەڕای تۆ بۆ کارەکەی ئەوەیە زانسیە هەممان لەگە یەک دەست بین قەت دووڕوو نایەکەین قەت درۆ ناکەین باشە چۆن ینی یەک دەستیش بەڕای تۆ چۆنە ینی هەموو لەگە یەک دەست بین لێرەگەی هەموو عزبەکان لەگە یەک دری بن هەموو پشتیوان یەک دری بکەن ڕووی زۆر جار دەبینی لە نێوان دوو هاوڕێدا ڕوودەدا ئەنی هەر وەکو لە پێشووتر کەسێکمان لێرە دوان باسیەوە دەکا هاوڕێیەکم هەبوو ماسکێکی بەستی بوو کە داهاتە لای من کۆمەڵە قسەی دەکرد و لە دواوی من کۆمەڵە قسەی تری دەکرد چی بۆ جۆرە کەسە دەڵێ وەڵا بۆ جۆرە کەسەی دەرێم خوا سزای بیا تۆ لە ژیانی خۆت کەسی دووڕوود بینیوە یان دووڕووی بەلای تۆ چی دەگەێنێ دووڕووی زۆر شت دەگەێنێ هەرخوای گەورت باسی ئەوەی دەکات ئینە منافقین لە دەرکی من ئەسفینە منە النار ینی بەڕاستی لە سەردەمی پێغەمبەرەوە هەر لەوەلەوە هەر دووڕووی هەبووە هەر هەتاوەکو ئێستا شارێ زمانەوە ئێمە کەسی دووڕوومان هەر هەبووە باشە دووڕووی چۆنە ینی چ شتێکە بەڕای تۆ ینی کەسەکە چۆنە بێ بە کەسێکی دووڕوو کەسێکە کەوا دەبێتە دووڕوو مەسلحەتی بێ و باچی بە خەڵک نەبێتن بۆ نمونە دەسەڵاتداری پێشترەوە ڕۆژی ڕاپەڕینە دەسەڵاتدارەکانی پێشتری سیاسەکانی پێشتر ڕاپەڕینیان بۆ خەڵک کرد کەوا ژیانی خەڵک خۆشکن بەڵام لە هەمان کاتدا ئێستاکە ژیانی خەڵک خۆش نییە ینی نەگەیشتۆتە ڕادەیەکەوە خەڵک برێ ژیانم خۆشەوەی بکە هەموو شتەکەش ئەوەیە هەموو پشتمان کردەوە دینی خوای گەورە خوای گەورەش لۆ خۆی لەو قیامەت دەزانی باسی دووڕەکان چ لێ دەکاتن و پاداشت دووڕەکان چیە بەس جەهەنەمە بنەوەی جەهەنەمیشە پەیامێک تێ لێرەوە بۆ دووڕەکان وانەی کە دووڕوو هیوادارم دەستەگرن بەڕاستی بێت برێم کەوا ئینسان بە یەک ڕووی جوان دەبێت نەوەکو دووڕووی وە کەسی تۆمەتی لۆ درێژ ناکاتم برێ ئەوە
دووڕویان یەک ڕویانەوەیت کە ئەوەی ڕاست بڕاتن ڕاست بڕۆ ڕێی شێری بگرە ینی ئینسان و پندیان بۆ بەلاس نەگوتە کابر بە یەک ڕاستی ئەگە شێریشی بێتە بەرێ لی ناترسێتن. بەڕای تۆ دووڕووی چییە؟ دووڕی ئەوە دەگەینێکە کابرا بێنمەک بیتن لە کنەت و خۆی وا نیشان دەدا کە دۆست و برادرتا کە تو لێ زیادە بیەوە دەستەکەم برادرش کە زەمی جوو دەکات ناوی تو بە خراپە دەینی کەسی دووڕوو بۆ کەس مال نییە دووڕووی چییە ینی شتێک پێی دەڵی دووڕووی کەس لەگە یەکدری ڕاست نییە. دووڕووی درۆکردنە لەگەڵ کەسانی چاردەورت کەسە خۆشەویستەکانت کەسە نزیکەکانت ینی شاردنەوەی ڕووی ڕاستەقینەی خۆتە وگەینە برۆدارێکی حتا ئۆخفتنێکی لێ چێتکەندا نک زاڵمێکی یانێکی غەدارێکی مەشهور ببن و مرۆڤێکی زاڵم و خراپ دەستخوشێکی لێ بکەن. تۆکو خاتوونێک بەڕای تۆ دووڕووی چییە ینی شتێک بە دووڕووی دانێت تۆ بەڕاستی لە کۆمەڵگەی ئێمەدا یعنی ئەو کەسانی کە دەیان بین زۆربەیان دووڕوونە کە ئەو کەسانی زۆربەی کەسانی کە لەناو ژیانماندان ئەو کەسانی کە کاریان لەگەڵ دەکەین ئەو کەسانی کە دووڕووی بەڕای تۆ دووڕووی بە شتێک دەڵی دووڕووی تۆ ینی دووڕووی چۆن دەبینی دووڕووی درۆکردنە لەگەڵ کەسانی چاردەورت کەسە خۆشەویستەکانت کەسە نزیکەکانت ینی شاردنەوەی ڕووی ڕاستەقینەی خۆتە کە ینی زۆر بمان ئێستا کۆمەڵگایە ئەوی لێ هاتیە هەموو ڕووی ڕاستەقینەی خۆمان شاردیتەوە بە شێوازە چکە مامەڵە دەکەین لەگەڵ کەسانی چاردەور مایتری ئازار دەدەین بەڕاستی ینی پێم وایە کەسێک ببینی کە دووڕویان بزانی کە دووڕووە هەموو شۆی دەکەی هاوڕێتی دەکەی نا بەڕاستی ئەو کەسانی زۆر کەسی نزیکتێک کە دەزانین دووڕۆ کاتی زۆر دڵ لەسەر سار دەبتەوە و بە دڵنایی ئەو ڕۆژێک دادی هەمویان ڕووی ڕاستەقینەیان بە دیار دەکەی ئەو کاتە شەرمەزاری لۆ خۆیانە چی بۆ کەسانە دەڵی لە ڕێگای کەناڵەکەمانەوە کە دووڕوونە تا ئێستا بە دووڕووی دەژین هەروەکو خۆت باسێ کرد دووڕووی بەستینی ماسێک یان درۆکردن یان فێڵکردن لە خەڵک دەگرێتەوە بەڕاستی لێرە پێیان دەڵێم باشترە لەوەی کە ڕۆژێک ڕسوا بن باشترە کە ئێستا وازە دووڕووی بینن وازە درۆکردن بین لەگەڵ کەسانی چاردەوریان بەڕاستی ینی سۆز و خۆشەویستی خۆیان و کەسە نزیکەکانیان دەربن پێویست ناکە ئازاری یەکتر بدەن دووڕوو بن درۆی لەگەڵ یەکتری بکەن چکە ڕۆژێک دادی هەمومان ئەو ماسکەی کە لەسەر دەموچاومان دامانە ئەو ڕۆژێک دادی هەموو ئەو ماسکەلا دەکەوی ڕسوا دەبێت. دووڕووی چۆنە ماوە بەڕای تۆ دووڕووی ینی قسەشی دەکات دەکمێکش قسەشی دەکات یان لە پاش و زەمت دەکات ئەوەیە ئەو نوع کەسە لە ناومە زۆرن یان کەمن بەخوا ئێستا زۆر بووە پێشان کەمتر بوو ساری هەفتاهەشتاکان کەمتر بوو ئێستا زیاتر بووە ئێستا خەڵک زۆر ینی خەریکە بە ژیانی خەڵکی ترەوە پێم وایە تەداخل دەکات تەداخل بە شوونی عالەمی زۆر دەکات دەهێ زەمی بکە یان لە بە ئەوەچی عافیەکی لە بە مەنسەبەشی لەوانێت تووشی مشکلێکی بکە دووڕووی ژیان لەگەڵ ئەو دووڕوانە چۆنە مامە وڵی ناخۆشە بەس دەبی لەگەری بڕۆ ینی ئەوە ینی سرا زای کوێ لەگە دووڕەکان دەبی سرا مەشریەکەی تەواو زۆر خۆی تێدەگەنی ئەگەر نازانێت دەکەی باشە بە چ بزانی کەسێک دووڕووە ینی نیشانەکانی چییە نیشانەکانی ینی ئێستا ئەو مامەیە باسی کرد دەڵێ قسەی دەینێت و قسەی دەبا قسە هەرێکە چینە قسەی دەینی دەبا بەغەرەتی ینی بە ڕاستێکە نا بەڕازگوۆیەکە ڕاستکەی ناگەنی ئەو مشکلەکەیە لەبانێت چی بۆوانە دەڵێ کە دووڕوونە والله دەبی تۆ بکەن بەڕاستی ئەگەنا دووڕووی عنی دەکات نفاق ونیا نفاقش خراپە ینی إن المنافقين في الدرك الأسفل من النار. خوای گەورە باسەوە دەکا کە منافقان بۆ ئاگرن نەک بۆ تەنانەت بۆ ژێرەوە ئاگرن ئینسانش بە خۆی نییە عادەتەن هەغێرەت دەکا بەس دەبی مرازعی خۆی بکە ونیا هەموو ئینسانێک مرازعی خۆی بکە ینی ئینسان چۆ ئیسلام چی باشە دەوێت چی خراپی ناوی ئەگە باشەیە دووڕووی لە نێو ئێمەدا هەیە یان شتێک بەڕای تۆ پێی دەڵێن دووڕووی بەێ هەیە چ شتێکە دووڕۆی بەڕای تۆ دووڕووی ئەوە ینی بەشەر سەرە شکلەکە و نۆڤ شکلێکی دیە وەکی بەندەکە کوردی هەیت بێژنێ سەرە مەڕە بنڤە گورگە یعنی بەس بوو مەساڵەحەتەکە خودێ هێنیش هەوڵینەتەکەتان شیریکۆینەتەکەتن حتا بەس چ سەکەلتە حەسلکەتن ئیجا یا زۆرە یا زۆرە هەر کاتێک ئەمە زانیمان کەسێک دووڕووە بەێ دەبێت ڕاستە خۆڵی دوورکەوینیان دووڕوو چارەسەریان هەیە قورعانێ ماچ بێژمەتە چارەسەری هەی چارەسەری هەی و
يعني يوالي هوتي تقريبا أو كمال جهة ماذا يوالي هوتي مروي دورو مكشوف بي يوشكروا بخاصة أبد أطراف حزب شو كان بو حزب شو كان أغلبيا يديار مكشوفا جا دوري شهر سريو هاي بس بله چی بۆ کەسانە دەڵێی کە دووڕوونە لێرەوە حەزەکەی چیان پێ بڵێ يعني ئەو کەسانەی کە دووڕووی دەکەن کە کەسەکان خۆیان دووڕوونە يعني دەتەوێت چیان پێ بڵێ لێرەوە أزوام نوع بشر دونم خاينة خيانات كتن يعني خيانات الحوالي خود كتن ولاتي خود كتن حتى أو معاش والجريدن يعني لو أنا هي بو موشك دني حتى دروير كده يعني بل شكايته يعني موشك جوال جريدن يعني أبا حبش حرامة موشك جوال جريدن حرامة جاهبي كان خلشي أتو دووڕووی بکەی بێگومان موچەشی وەرگری هەر حرام فعلا يدهي أبي وقت كان أغلبيا خضار موچە نجي جريداي نبلاك حزبي فادي بو حزبك شول كان بو حزبك كودي دين موچك ديدانه بينوا بنديوار يعني بمعاش بدوام شولا او بس درو يدين خو جاي نبرادرك حتى اخفتنك اللي تشت كان دا نك ظالمك يعني كغدارك مشهور ببنو مروفك ظالم وخراب دست خوشك اللي بكتن هذا خاين حسابا خاين كسين لنيو كومالجا لا قيامتي شي استفاده كان مرغوبه لا انا مرغوبه يعني فيكو ذاك مشينا حق دساك يعني فيكو في المنطقه كي جيم ود يولي هوت مروف الدوريه المكشوفه يعني عالم خل ده باش شتو خل موارد ده باش وقت خل مروف الدوريه ده باش و ما كي ما اظنش بيشن عمري درويه وخيانات وغشيه كرته يعني زي كشفت بن مكشوف بن هيوم كي بخوجي كانت فتره كيما ديني مكشوف بي اجا هي خود ان شاء الله خود ما تشكتن خود ما الوجوره مرو دير بكتن ام حسنا كان نفس هابتن بس يا بي اواجي سبب في درويه خير سبب في درويه از بينم خر حزب دسالوطن درويه حكومات والخلق كير كو خلق يعني بانوي بتس درويه جايبيا خود ان شاء الله خود ما تشيكتن عزیزانەوەی کە گوێبیستی بوون پێیانی بەشێک لە هەوڵاتانی شاری هەولێر بوو کە باز لە دووڕووی دەکەن یارە بەشێکیان پێیان وایە دووڕووی بریتە لەو شتەی ئینسان کاتێ ماسکێک بەسەر دەموچاویدا دێنێ قیناعێک بەسەر دەموچاویدا دێنێ وەکو مکیازە ئێستا بەشێکی زۆری ئافرەتان کە بەسەر دەموچاویاندا دێنن ئەمە پێی دەڵێن دووڕووی کە لە ئەسڵی خۆیدا کەسەکە وانییە بەڵکو ئەم ماسکەی کردووە بۆی تۆ هەڵبخەڵەتێنێ یاخود تۆ فری و بدا بۆی ئەمە ڕێی بەشێک لە هاوڵاتیانە کە پێیان وایە دووڕووی بەشێکە لەوە بەشێکیانیش پێیان وایە دووڕووی بریتە لەوەی کە کەسێک قسە دێنێت و دەبات قسە دەجێڕێتەوە هەروەکو لە مستەڵاحی دینی پێی دەڵێن نەمیمی کە پێیان وایە ئەمە دووڕوویە و هەموو ئەوانەی کە دواندم بەدەستی دووڕوویەوە دەناڵێن و هیواخوازن کە دووڕووی نەمێنێ بەڵام من نامهەیە کۆتایی بەرنامەکە بێنم دەمهەوێت زیاتر بیان دوێنم و زیاتر قسەیان لەگەڵ بکەم بزانین ئاخۆ ئەوان چیان بۆ دووڕووی هەیە و چی بە دووڕووەکان دەڵێن لەگەڵمان بمێننەوە من بەردەوام دەوم لەناو بازاڕی شاری هەولێر بەڕای تۆ دووڕووی چییە؟ دووڕی ئەوە دەگەینێکە کابرا بێنمەک بیتن لەکنەت و خۆی وان نیشان دەدا کە دۆست و برادەرتا کە تو لێ زیادە بیەوە دەستەکەم برادرش کە زەمی جوو دەکات ناوی تو بە خراپە دەینی کەسی دووڕوو بۆ کەس مال نییە دووڕووی چیە ینی شتێک پێی دەڵێ دووڕووی کەس لەگە یەکدری ڕاز نییە دووڕووی درۆکردنە لەگەڵ کەسانی چاردەورت کەسە خۆشەویستەکانت کەسە نزیکەکانت ینی شاردنەوەی ڕووی ڕاستەقینەی خۆتە وجاي نبرادرك حتى اخفتنك اللي تشت كان دا نك ظالمك يعني كغدارك مشهور ببنو مروفك ظالم وخراب دست خوشك اللي بكتن زۆر نەشیاوە ینی زۆر کەس هەیە کە ئاوا خۆی دەرەخاتن کە کەسێکی زۆر باشە بەڵام لە ژێرەوەی کەسێکی دووڕووە کە نازانی هەتاکو ئەو کاتێک کە بۆت بە دیار دەکەوێتن کە بۆت بە دیار دەکەوێتن ئیتر کەسی دووڕوو ئەوەیە کە لە لای یەکێک خۆ بە باشی نیشاندات و لە ئەسڵا خۆشی کەسێکی وانە بێت بەڵێ ینی زۆر کەس وایە ینی ئاوا کە سەیری ئەەکەی ئەڵێ کەسێکی زۆر باشە بەڵام لە دواترە بۆ دەردەکەوێت کە کەسێکی دووڕوە ینی بەڕاستی دووڕووی شتێکی زۆر نشیاوە بەلای منەوە کەسی دووڕوو هەبووە لە ژیانی تۆ کە بینی پێ هاوڕێتیت کردبێ بەم شێوەیە دەرچوو بێت لە دوایەوەی کۆمەڵە باسی خۆی کردبێ خۆی و دوای لە دواییدا هیچ شتانە ڕاز نەبوو بێت
بەڵێ زۆر کەسی وام ناسیوە زۆر کەسی وا شرم توش بووە بەڵام لە دواترە کە بۆم دەرکەوتووە ئیتر خۆم لێ دوور خستەوە چونکە کەسی دوو ڕوو بۆ کەس مال نییە ینی بۆ هیچ کەسێ مال نییە ئیتر ئەو کاتەیە کە لەگەڵ تا کەشتەکەت لێ وەردەگرێت کەشتی لێ وەرگرتی ئیتر ئیش پێت نامێنێ دەچی ئیش خۆی لەگەر کەسێک دە کەشتی کە لە کەسێکی تر وەڵەگرێ بەڕاستی شتێکی زۆر زۆر نەشیاوە چی بە دووڕوەکان ئەڵێ بەو کەسانی کە نەمیمی دەکەن یان دووڕوونە لێرەوە حەزەکەی چیان پێ بڵێ واللهی من لێرەوە یەک شتیان پێ ئەڵێم ینی دووڕووی شتێکی باش نییە کە کەسێک دەستخۆشی لێ بکاتن دووڕویز هیچ شتێکی بۆ نامێنێتەوە تەنها وەکو ئەوەی لێ دێتن ینی وەکو با بڵین فەسادیەکی لێ دێتن ینی شتێکی زۆر زۆر نەشیاوە هیوادارم ینی هەموو کەسەکان بیرکەنەوە کە دەزانی شتێکی نەشیاوە لێ دوورکەوێتەوە ئیتر ینی کەم کەمە وازی لێ بێنێت بەڕای تۆ دووڕووی چییە؟ دووڕی ئەوە دەگەینێ کە کابرا بێنمەک بیتن لەکنەت و خۆی وا نیشان دەدا کە دۆست و برادرتا کە تو لێ زیادە بیەوە دەستەکەم برادرێش کە زەمی تو دەکات ناوی تو بە خراپە دەینی شتلۆ دروست دەکات ئەو بۆوانە دەرێن دووڕوو کاکە باشە کەسی دووڕوو دیتە لە ژیانی خۆت زۆرشم دیتە زۆریشم دیتە جارەوە بوا دەبینی لەگەر چاپێن برادران دانیشتی دەچیە دەشۆی یان دەچیە سەر مەخسەری دەستی خۆت دەشۆی ئێ دەبینی هەرەتووا دانیشتی دەبینیوە کابراوا لێوێن دەستی دەشوە ئەو برادەرەکانی زەمی دەکەن زەمی دەکەن ئەتوش عنی معنەیە کە زەمی ویان کە زەمی توش دەکەن کەسێک زەمی کەسێکی لەکن یەکی کرد دڵنیا بە توش دەکەن یەکەش کە هەر ئەرێ وەڵڵا دڵنیا بە لە سەتاسەد کە یەکە زەمی توی کرد معنای زەمی توش دەکات ژیان لەگە دووڕوەکان کۆ مامە وڵی ژیان لەگە دووڕوەکان ناگونجێتن ینی زۆر خراپەوە یعنی هاتا لە دین ئیسلامەتیش دووڕووی قوبول ناکات ئەنێ وڵ چی بۆ کەسانە دەڵێ کە دووڕووی وڵی بۆ کەسانە دەرێم کەوانەی دووڕوونە یعنی گوناعە یعنی کە برادری خۆیتیان بە قسەکی ئەوەی لەگەری دەستبلێتەوە دوای ناوی دەینی ئەوە خراپە یعنی لە ناو مجتەمەعیمەوە شتانە زۆرە ینی بەڕاستی شتێکی خراپە پێشووتریش ئەو دووڕوویە هەوویان ئێستا خەڵکیانە لەوەتی خوا دنیای دروست کردیا ئەو دووڕویار هەبووە کە دەجارنەوە لەمە گەورتە دەجارنەوە ئینسانی خراپ و دووڕوو زۆرە ینی هەبووە ئینسان دەبێت خۆیانی لێ بپارێزێت وڵڵە تەوان دەبی خوان لێ پارێزێت توزانی کە برادەرێک زەمی یەکەکی کرد مانای زەمی توشدەکە لێ دوورکەوە بینەران و بیسەرانی خۆشەویست ئەوەی گوێبیستی بوون ڕاو سەرنجی کۆمەڵێک هاوڵاتی شاری هەولێر بوو کە باسییان لە دووڕووی دەکرد و بەداخەوە هەمووانەی کە دواندم و هەمووانەی کە لە دواوی کامێرەکان قسەیان بۆ کردین لە دووڕووی بێزارن و بەتایبەت لە دووڕووی ئەم دەسەڵاتدارانە و حکوومەت و ئەو حکومڕانیەیە زۆر بێزارن چونکە پێیان وایە دووڕووی ئەوان دایانهێنا لە کاتێکە وەعدی موچیان بە خەڵک دەدا و موچیان بۆ خەڵک نەدەگەڕاندەوە لە کاتێکە بەردەوام هیوایان بە خەڵک دەدا و لە کاتی هەڵبژارنەکان دەهاتنە ناو خەڵکو و کۆمەڵێک وەعد و وعودیان پێدەدان و ماسکی سادەییان دەبەستی بەڵام لە دوای چوونیان بۆ پەرلەمان ئەم ماسکەیان دادەنا و دەبووم بە کەسێک کە تەنانەت سەلامیشیان لە خەڵک نەدەکرد خەڵک پێیان وابوو بەشێکی زۆری ئەم دووڕوانە کە ئێستا دروست بوون حکوومەت دروستی کردوون و حکوومەت پارە و موچەشیان دەداتێ هەروەکو هاوڵاتیەکم دوان وتی لای حکوومەت ئەو کەسانە مەرغوبن کە دووڕووی بەسەر خەڵکەوە دەکەن و نەمیمی بەسەر خەڵکەوە دەکەن و قسەی خەڵک بۆ نێو حکوومەت دەبن و لە لای تۆ خۆ بە ئۆپۆزیسیۆنیان یاخود بە کەسێکی سەرسەختی هاوڵاتیان نیشان دەدەن ئەزیزانم ئەوەی گوێبیستی بوون باسی دووڕووی بوو و دووڕووی بە کورتی دووڕووی بە کورتی خەڵک پێی وایە بەستینی ماسکێک کە ئەسڵەن هی خۆت نییە ئەسڵ نە تۆ ئەو کەسەی و نا ئەو کەسەش دەبی بەڵام لە پێناوەی کە کەسێک لە خۆت نزیک بکەیتەوە یاخود ببیت بە ڕەفیقی کەسێک خۆت دوالێ بکەی وەکو ئەو نیشان بدەی بەڵام ئەم ماسکەیە کەم دەخایەنێت و بە یەک باران جاری وا هەیە تەواوی ماسکەکەت دەشورێت و دەبیت بە کەسکی ڕاستەقینەی خۆت ئەزیزانم ئەڵقەیە بجارەی بەرنامەی پەیامی تۆم پێشکەشکردن بەو ئەندازەی بوو بێت تا جێگای ڕەزامەندیەوە یازیز تاڵقەی کتروتەوەرێکی تر لە شاری هەولێری خۆشەویست بەوەی خۆشەویست شاد دەمەوە سڵاوڕێزی عیمرانی پێشکەشکار و یونس عەبدوڵڵای کامێرەبانم بە ئێوەی خۆشەویست دەگەێنم تاڵقەیەک تر بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ